لە سنووری ناحیتەکەی جەباری بەوەی بارانبارینەوە بەنداوێک ڕووخاوە کە لایەن دانیشتوانی ناوچەکەوە بۆ گلدانەوەی باراناو دروست کرا بوو. بۆ نشینانی ناوچەکە دەڵێن دروستکردنی ئەو بەنداوە خزمەتێک بوو بۆ ناوچەکەیان بە داڕمانیشی زیان بە سنوورەکەیان کەوتووە. ئەم بارانە وەکو سەرجەم ناوچەکانی تر ئێمەش بەر زیانەکەی کەوتین، بەنداوەکانمان ئاو بردی، داواکاریمان بەڕاستی لە هەموو بەرپرسەکان ئەوەی خۆی بە ساحێبی ئەم وڵاتە ئازانێ بە هەموو بەرپرسی حزبی و حکومی بەڕاستی ئێمە لە توانامانە نەماوە چاکیکەینەوە. ئەگەر بەهانامانەوە نێن ڕەنگە بڵێم خەم و خەفەتی هەم بەنداوەکە هەم چۆڵکردنی دەیەکان یعنی بەڕاستی ئەبێتە کارەسات لە سنوورەکە. بارانیشە بۆ هۆکاری ئەوەی کەم بەنداوی شکان و ئاوەکەش نەما، ئەیسەگەر ئاوەکەش نەمینێ تەمەن ماڵەکانیش نامێنێ، تەمەن ژیانیش نامێنێ، ئەو باخانە وشکە بێتەوە، هیچ ئاوێک نییە کە بێتە هۆکاری. هەتا بیرەکانیش وشکی کردیم ساڵ بۆ بنی وشکە ساڵێ و 2 ساڵە وشکە ساڵی بیرەکان ژاوی نەماوە. ئەیسەکە ماوەتەوە تەنها پشتان بەم بەنداوە بەخوا بەم بەنداوە قایم بوو کە ئاوی پێ بدەن، ئەوە بەنداوەکەش نەماوە. بێ ئاوە دەیما بێ ئیسوادەیە لەبەرەوەی ئاو نییە. ئێمەشەم بەنداوەمان کرد بە هاوکاری تر خۆمان پارەمان خڕ کردەوە و خەڵک هاوکاری کرد و ئەوانە بەخوا ڕەنگە زیاتر ئەمە لە 100 ملیۆن دیناری تێشوێم بەنداوە. ئیشترەوە بەنداویش ئاو بردیمەوە بە چاوەڕێ حکوومەتمانە بەشکە حکوومەت یارمەتیەکمان بکاتێت توانامان نەماوە بەعقد ماڵی بەخواوی ماڵی لێرە بۆ 2 ملیۆن دینارمان داوە. ئیتر بێشکە لە مەسرەفتر و گاز و چی و ئەوانە. داواکاریمان ئەوەیە لە حکوومەتی هەرێم بەڕاستی ئێمە ئەوەی لە تاقە و توانامانە بوو بەکارمان هێنا، بەڵام ئیستا بۆ بابی چاکردنەوە ناتوانین. بەڕاستی ئەمە بە گیرفانی خەڵکی هەژار و فەقیر دروست کراوە. باوەڕت هەبێ خەڵکمان هەیە عەمەلە چییە؟ تێگەی کرێکارە بە ڕۆژانەی کرێکاری 200,000 دیناری داوە بۆ ئەم بەنداوە. 5-6 دێ لەسەر ئەم ڕێگاوبانەیە و بەنداوەکەیش خەڵکیی زۆر سوندمەد ئەبوو لێی، بەڵام قەدەری خوای گەورەوە بوو بەنداوەکەمان بەبوونی ئەم لافاوە ئاو بردی. داواکارین لەلایەنی بەرپرس لە ئیدارەی سنوورەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریمان بکەن بەڕاستی لە توانا و تااقەتی خەڵکی دیەکەیانەماوە ئەو گوندە ئەم گوندە بەنداوە چارەسەر بکاتیان چاکی بکەینەوە. قایمقامی سەمسەماڵش دەڵێت داوایان بۆ پەرێزگای سلێمانی بەرز کردوتەوە بۆ پشتیوانیکردنی خەڵکی سنوورەکە بەنداوەکە نۆژەن بکرێتەوە. لە هەندێک شوێن پردی بردووە، لە هەندێک شوێن ڕێگای تێکداوە و لە هەندێک ناحیە بەتایبەتی ئەو هاوڵاتیانی کە بەنداوی و سەدیان دروست کردبوو بەداخەوە لە سەرچی خۆشیان دروستیان کردبوو بۆ گلدانەوەی ئاو، ئەوانش تووشی زەرەر و زیان بوونە بەتایبەتی لە ناحیەی تەچی جەباری گوندی شێخ محەممەدمان هەیە و گوندی پوزەڵەمان هەیە و لە سنووری گەڕاو لە هەردوو گەڕاوی حاجی شەریف و سەر و خوار و ڕێگاکانیان تێکچووە. بۆیە لێرەوە داواکاری ئیدارەی قەزای چەمچەماڵ و لە دوای ئەوەی پەیوەندیشمان بە بەڕێز پارێزگای سلێمانی کردووە داواکاریەکەمان نگاندووە بەڕێزیان داوا پیان باش بوو بۆ هەموو ناحیەک و بۆ هەموو گوندێک دەرخستەی پێویست بکرێت. سنووری ناحیتەکەی جەباریە کە بارانبارین زیانی بە زیاتر لە بەنداوێک گەیاندووە و بەنداوەکانیشدا ڕووخاون و چەند ڕێگایەکیش لە سنوورەکە زیانی زۆریان پێکەوتووە. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیتەکەی جەباری.